سەرچاوە بچونە و شاشە دیار نیە مشکلە بەس دەستان پرۆژەکە لە ساڵی 2015 دەستی پێکرد نزیکەی 7 ساڵی خایەن پرۆژەکە لە ساڵی 2015 دەستکرا بە پرۆژەکە لە دوایەوەی کە لە هەوڵ و مانوونێکی زۆر کۆمپانی گوگڵ زمانی کوردی سۆرانی و کرمانجی زیاد کرد لە ناو کۆمەڵی گوگڵ بۆ کرمانجی زیاد کرد لە ساڵی 2016 بەڵام کوردی سۆرانی مایە و هەتاوەکو چەند ڕۆژە ڕابردوو کە کۆمپانی گوگڵ بە فەرمی نازاندی لەم ڕوانگەوەکە لەم پرۆژەیەدا چی کراوە زمانی کوردی سۆرانی جێگیر کە لە ساڵی 2015 و دواتر لەلایەن دوای هەوڵ و مادووبوونی دوای کۆبوونێک لەگەڵ کونووسین گوگڵ لە وڵاتی هندستان توانیمان زمانی کوردی شێوەزاری سۆرانی زیاد بکەین بۆ گوگڵ کلااوسۆز کە لە گوگڵ کلااوسۆز کە ئەپلیکیشنی کۆمپانیای گوگڵە زمانی کوردی شێوەزاری سۆرانی زیاد کرد لە ساڵی 2019 و دەستمان بە پرۆسی وەرگێڕان کرد لەوێش و هەروە کۆمپانیای گوگڵ لەو کاتێدا داوای کرد کە کۆمەڵی دروستکەم لە عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی وەک بەڕێوەبەر و دامەزرێنی و کۆمەڵی دەست بەکار بوو و توانیمان کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی بگەین بە ئێستا کاری سەرەتا بە تاگلایەنە بوو لە 2015 و دواتر کردمان بە تیم لە وەک پێم وتن کە کۆمپانی گوڵ داواکرد کۆمەڵی دروستگەین لە عێراق وەک دامەزرێنی و کۆمەڵی دەست بەکار بم ئەو بوو تیمێکمان دروست کرد لە گروپێکم لە فەیسبوک دروست کرد کەسانی ئێتریش هاتنە ناو کۆمەڵەکەەوە بۆی بتوانانی پرۆسەکە زووتر خێرا بکەین بەڵێ لە ئێستا من نزیکەی 7 ساڵی ڕابردوو زیاتر نزیکەی 1,500,000 داتام کردو بۆ زمانی کوردی شێوەزاری سۆرانی وەرگێڕان و پاکسازیە و هەروە لە مبارەکانی بۆ نەپزیشکی و فیزیا کیمیا و ئابووری و سەرجەم ئەو ڕستانی کە کۆمپانی گوگڵ نردوێتی ئیشمانتیا کردووە ماڵێ لە ئێستادا بۆ 133 زمان وەرگێڕانی پێکرێت و لە زمانەکان تیشۆ بە 133 زمان توانی وەرگێری بۆ کوردی سۆرانی ئاستەنگەکانی بەردەمان بریتی بوو لە نەبوونی پاڵپشتی دارایی هەروە کەمی سەرچاوی زمانی کوردی لە تۆڕی ئینتەرنێت هەروە کێشێکی بۆردی کوردی هەروە نەبوونی ئەوەی کە ئێمە بتوانین بکەین بە کۆمپانیای گوگڵ بەڵام خۆشبەختانە حەزەکەمان ماژەوە بۆ بکەم قوسڵانی گشتی ئەمریکا هاوکارێکی زۆر باشون لە پرۆژەکە لە ڕێگەی بەڕێز جەیمال پێرستافی پێشووی قوسڵخانی گشتی ئەمریکا و هەروەها ستافی ئێستای کونسڵخانی ئەمریکا هاوکارێکی زۆر باشن بۆی بگەن بە تیمی تەکنیکی و ئەندازیارانی کۆمپانیای گوگڵ لە نووسینگەی گوڵ بۆی پرۆژەکە زیاتر بچێتە پێش و ئێمە بتوانین چەند ئەندازیارێک بەدەست بخەین بۆی ڕۆژانە گفتوگویان لەگەڵا بگەین و زمانی کوردی شێوەزاری سۆرانی خێراتر بکەین و کێشە و گیرۆفتەکانی زمانی کوردی سۆرانی بگەێنین سەبارە بە حکوومەت پاڵپشتی دارایی هیچ نەکردی لەم پرۆژە بەڵام لایەندە ئەوان نازانم کێشەکانی بەردەمان لە ئێسادا کێشەی سیستەمی دەنگەکە لە ئێستا جێگیر نەکراوە بۆ زمانی کوردی شێوەزاری سۆرانی بەڵام لە کۆبوونەوەی ڕابردووە کۆمپانیای گوگڵ ئاماژەی بۆ کردو دوای ڕێنووس سیستەمی دەنگی کاراکەین ئێمە توانین نزیکەی 5,000 وشە لە یەک کاتا بکەین لە وەرگێڕانەکانە بە پارەگراف و بە ڕستەش هەروە توانین بە وشەش هەتوانین ئاستەنگەکان تاوەکو بە ڕێزمانی جوان بنووسی هەتاوەکو بە ڕێزمانی جوان بنووسی و هەروە تاوەکو بە شێوەی بۆ نوێکردنگی بدێ بە ڕابردوو ڕانەبردوو داهات و دەمەکان زۆر بە شێوەی جوانی و ئەکادمی بۆتەکە ئەوەی توانی بێتمان گرنگیمان پێداوە و سیستەمەکەش لە ئێزایدا نەخراوە توانی زیاتر وشەی زیاتری بۆ زیاب بکەین و ڕستەی زیاتریشی بۆ زیاب بکەین و هەڵەکانیش چاک بکەین باڵێ هەر لە سیستەمەکە لە بەشی وەرگێڕە نەتوانی دەستکاری بۆ منە ڕستەکەیان وشەکە بکەین لە ڕێگەی ژمارە تایبەتیانەمان و هەمانە و ئەوەندا زیارانش کە یان ناسین قسان لەگەڵا بکەین و تیان بگەین کام وشە بۆ لێوە دروست نییە بیگۆڕین بە وشەیەکی تر زۆر باشە لە شاشەوە دابەزم بۆ دەست